سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، من گوڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. لە بەرنمەیەم هەفتەمان گفتوگویەکمان دەبێت سەبارەت بە ژنان و منداڵان یەکەمین قوربانیانی نظامی سەرمایەداری و پەتای کۆرۆنا. ڤیرۆسی کۆرۆنا جیهانی زیاتر لە ڕابردوو بە تایبەت بۆ ژنان نائەمتر کردووە و زۆرێک لەو پیشانەی کە ژنان ئەنجامیان دەدا تاعتیلکردن و زۆربەی کۆمپانیا گەورە و چکۆلەکان زیانیان بەرکەوتووە داخراون. بەپێی ئامارە ڕسمیەکان کە هیچ کات دەرخەری ڕاستیەکان نین، میلیۆنان مرۆڤ کارەکانیان لەدەستداوە و بێکار بوون و هەمووی ئەوانە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ژیان و پیشەی هەمویان بەتایبەت ژنانی خستووەتە ژێر کاریگەری خۆیەوە. لەو جێگەوە کە جەماوەرێکی بەرین لە ژنان لە پێگەی فرۆشیارانی یەکێک لە هەرزانترین بەشەکانی هێزی کاردان و زۆربەیان خەریکی کاری قەراردادی و کاتی و نیوەوەختن و ئەمنیەتی پیشەیان کەمتر و زیاتر زیانیان بەردەکەوێت بەهۆی پەتای کۆرۆنا حەقدەست و ئەمنیەتی پیشەیان زیاتر کەوتووەتە ژێر مەترسیەوە و لە یەک کەلامدا ژنان لە سەردەمی پەتای کۆرۆنا زۆرترین ڕادەی هەژاری و توندوتیژی و چەوسانەوەیان بەسەردا سەپاوە. توندوتیژی ناوماڵ دژ بە ژنان وەکو یەکێک لە ئازارە جددیەکانی سەردەمی کۆرۆنا بووە بەهۆی ئەوەی کە سەرنجی زۆر کەس بە دروست بەرەو ئەم بەسەلەیە ڕاکێشرێ. بەهۆی قۆناغی قەرەنتینە و تاعتیڵی ڤیرۆسی کۆرۆنا و مانەوەی خەڵک لە ناو ماڵەکانیان ڕێژەی توندوتیژی لە ناوماڵ دژ بە ژنان لە سەرتاسەری جیهان چووەتە سەری وە ژنان وەکو قوربانیانی توندوتیژی ناوماڵ لە دەورەی کۆرۆنادا پتر لە هەمووان بارودۆخی دژوار و تاقەت پڕووکەنیان بەسەردا سەپاوە. بەپێی ئامار و زانیاریەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لەم قۆناغەدا لە هەر سێ ژن یەک ژن کەوتووەتە بەردەم توندوتیژی جەستەیی و سێکسیەوە. واتە هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا لە ئاستی جیهان ڕێژەی توندوتیژی ناوماڵ 30% زیادی کردووە. بەدەر لە کێشە و گرفتی ئابووری چوونە سەرەوەی ئاستی توندوتیژی ناوماڵ زۆرێک لە ژنان بەهۆی هەژاری بێسنوورەوە ناچار بوون ببنە کارتونخەوە لە ژێر پرد و بینانی و کارەکان وەلهە پشدار و یان لە ژێر ماشینەکاندا شەوی سارد ڕۆژ بکەنەوە. لە هەمان حاڵدا هەژاری بێسنوور بۆتە هۆی پەرەسەندنی زۆرێک لە ئازارە کۆمەڵایەتیەکان لەوانە کێشەی دەرونی و جەستەیی. بێگومان هەمووی ئەم نەهامەتیانش بەشێکی دیکە لە دواهاتەکانی پەتای کۆرۆنایە کە بە تایبەت بەسەر ژنانی سەرپەرستی بنەماڵەدا سەپاوە. بەڵام ئایا کاریگەریەکانی کۆرۆنا بۆ هەموو توێژوچینەکانی کۆمەلگای یەکسان بووە؟ بێگومان وەڵامی ئەم پرسیارە نەیە. هەموو نیشانەکان ئەومان پێ دەڵێن کە دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر و هەژارەکان هەژارتر بوون و لە نێوانیشاندا زیندومانەوە لە ژێر زەختی هەژاری تۆغدا بۆتە تەنیا ئەولەویەتی ژنە. کەوا بوو لە ژێر کاریگەری پەتای کۆرۆنادا ناکۆکی چینایەتی قوڵتر بووەتە و نابەرابەری جەنسیەتی زیاتر لە ڕابردوو پەرەی سەندووە. زۆرێک لە کارناسانی کۆمەڵایەتی و ئابووری حکوومەتی ئیسلامی دانیان بەدەوە داناوە کە هەژاری لە ئێران ڕوخساری ژنانەی بەخۆ گرتووە. ژنانی سەرپەرستی بنەماڵە بەهۆی هەژاری لە ڕادەبەدەر توانایی دابینکردنی پێداویستی منداڵەکانیان نییە. هەندێک لە دایکان بەهۆی هەژاری و نەبوونی توانایی ماڵی منداڵە ساواکانیان وێڕای نووسراوێک لەسەر شەقامەکان ڕەهات دەکەن. سەرەڕای پەرسەندنی بەردەوامی ڕێژەی بێکاری، هەژاری، گرانی، توندوتیژی ناوماڵ، دواهاتەکانی کارەسەتباری دیکەی پەتای کۆرۆنا لە ئێران چوونە سەرەوەی ژمارەی هاوسەرگیری ئیجباری منداڵان ڕوو لە زیاد بووە. بەپێی راپۆرتی بەڕێوەبەرێکی دەوڵەتی لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا گەلێک هەواڵی دڵتەزێن سەبارەت بە منداڵانی بنەماڵە هەژارەکان دەبیسترێ. بۆ نمونە هەواڵی ڕێکێشرانی منداڵان بەرەو بازاڕی مەوادی مخدر بە دەنگۆی ئەوەی کە ئەم مادەیە بە کۆرۆنا دەگرێت یان لە هەندێک لە ناوچەکانی ئێران باس لەوە دەکرێت کە ئاماری هاوسەرگیری ئیجباری منداڵان بەهۆی بارودۆخی نالەباری ئابووری پاش کۆرۆنا یەکجار چووەتە سەری. بەجر لەوانیشە بەهۆی هەژاری بنەماڵەکان ئاماری وازهێنان لە خوێندنی منداڵان و ڕێژەی خۆکوژی لە ناو منداڵانە بە شێوەیەکی بەرین زیادی کردووە. ڕێکخراوەکانی پشتیوانی لە منداڵان هۆشداریان داوە کە داخرانی مەدرسەکان و ئیجبار بۆ مانەوە لە چوارچێوەی ماڵدا بۆتە هۆی ئەوەی کە منداڵان بارودۆخی جەستەیی و دەرونیان لە ڕوانینی چاودێرانەوە شاراوە ببینێتەوە. هەر ئەم بابەتش ئەگەری منداڵ ئازاری بەرز دەکاتەوە تا ئەو جێگەی کە لەوانەیە هەڕەشە لە ژیانی منداڵ بکات. ئەم بارودۆخە بۆ نمونە ژیانی بە منداڵانێک کە دایک و باوکیان معتاد هەیە دژوارتر کردووە و هیچ کەس ڕەنج و موسیبەتی ئەوانی لە پشت دریا
ماڵەکانەوە نابینێ. بۆ تاوتێکردنی بارودۆخی ژنان و منداڵان لە جەرگەی قەیرانی کۆرۆنا داوامان کرۆ لە هاوڕێی سەحەری سەبا میوانی بەرنمەکەی ئەمڕۆمان بێت. سەرنجتان بۆ بینینیان بەرنمەیە ڕاتیکەش. هاوڕێ سەحەر بەخێر بێن و سپاسان دەکەم بۆ ئەوەی کە بانگشتی ئێمەتان بۆ بەشداری لەم بەرنمەیە قبول کرد. منیش سڵام عەرز دەکەم خدمەت و توا و بینەندگان عەزیز تەلەڤیزیۆن کە ئەم وەختانە لە اختیار منە قەراردا و میدوارم کە بتوانین بەرنامەیەک خاص بە یەکەوە بەڕێ بکەین. سپاس. هاوڕێ سەحەر، ئێوە بارودۆخی ژنانی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و بە تایبەت کوردستان چۆن هەڵدەسەنگێنن؟ وەڵام من گەرەکمە بەلەوە کە بڕین لە مۆرد ژنگەر کرێکار و زەحمەتکێشە و یا ژنگەر کوردستان و بەحسکەین و ئەمانە پێم خۆشە کە چەند جملەیەک لە مۆرد وەزیەت ئێران و بێژەم بە خاطرەوە ئەم دوانە بە یەکەوە ڕەبتی هەست. ئەوەڵەن کە ساڵ هەست جمهوری ئیسلامی حکوومەتی نەنگینی بەسڵا حاکم کردە بەسەر ئەو خەڵکا دوایەوە لەو ئەوڵیشو کە هاتە سەرکار کامڵەن بە بحرانگەل اقتصادی و سیاسی و ئیجتماعی و ڕوبەڕوو بوو. منتەها لە عەرز 2-3 ساڵ ئەخیرا واز ئێران وەحشەتناک ڕوو بە فەلاکەت و بەدبەختی پێشەچێ بە جۆرێکە واقعان ئەشب ناوی بنین نەسڵ کوشی، یعنی بە قەدرێ فەقر و بێکاری و گرانی و تەوەڕم حالەبانە و کە ئەسەن ئەو جامعە حدود 80% شاید بیشتریش مردم واقعا خەریکن لەژێر خەت فەقرا زندگی ئەکەن و لەم بێنا خوب قەتعەن ئەم فشارە بتێ بەسەر طبقەی کاریگەر و زەحمەتکشە کە ئەکسەریەتە ئەو جامعە تەشکیلات ئیسە چە ئەم خەڵکە بەسڵا شاغڵ بن نیروی کاریان بفرۆشن چه ئەوەیشە کە واقعا بێکار بن بە هەر حاڵ جۆز ئەم طبقەنە ئەوەسە کە لەم شرایطە ژنگەر کاریگەر هەمیشە بە خاطر ستەم جنسی و طبقاتی کە هەسیان ستەمی مزاعفیان است قەتعا فشاری فرەها بەسەریان و ئەوینین کە یەکێک لە زمانێکۆ کە بە ئیستیڵا ئەم سەنایع و کارخانەگەل بەسیا ژنگەر بەسڵات لەم مەراکزە کە کاریانە کردیسە بەخشێکیان واقعا کاریانە کرد و شاغڵ بوون بە مرور ئەمانە بێکار بوون ئەوەختە یانە ماڵە و یا ئەنکە لە بەخشە خەدەماتی یا کارگەر مقاتعکاری یا کارگەرێکە لە ماڵە کە واقعا خۆیان کارگەلی چجۆر بێژم مثڵان تووشی دروستکەن و نازانم خەیاتی بکەن و شیرینی دروستکەن و ئەمانە ئەموراتیان بگوزەرێ و فشاری فرە بەسەریانەوە بە خاطر ئەوە کە ئەوەڵان کە لە نەزەر اقتصادی و سوباتێکیانە چۆن ئەم کارگەریشە کارگەلێکە کە مەقتعیە هەر ئان ئیمکانیست لە ئەم کارگەلە لە دەست بن دوارە بێکار بن و وابەستگیان بە بێسڵا هەمسەریان یا بە خانەوادەیان باعثە بێت کە ئەمانن تەن بە سریک بێستڵا ستەمگەلێک کە بێسڵا ڕەوا ئەبێت چ جامعە چ لە ناو خانەوادە پیانە دەرنەتیجە وەزیەتی فەلاکەتباریانە ژنگەل بێستڵا کە ژنگەلێ کرێکار کە لە ئێرانە هەست ئیسا توانین بێژین کە حتا واقعا قسمت ئازەمیشیان بێکارن چۆن ئەمە ئامار چەندین ساڵ پێشە کە 70% ژنگە شاغڵ بووکن لە مەراکزە خەدەماتی و نەزانم سەنای و ئەم شتگەلاکە ئالان فکرەکەمەوە فرەتر کەمترۆ بووگەیتە ئامار جەدید نییە لە دەستمە وەلێ بە هەر حاڵ بەم شکڵە ئیسە تا هەڵگەڕینەوە بە کوردستان قەتعا کوردستان فشار زۆرتر هاتبەسەری چۆن کوردستان هەمیشە بە خاطر منتەقەیەک مەحرومە و لە نەزەر اقتصادی و سیاسی و هەمیشە تحت ستەم ملیش هەست بۆ نسبەتە نەتەنها خەڵکەکەی
مورد ستەمن ژنەکانیشیان فرەتن مورد ستەمن و مەوجی بێکاری کە شامڵە ئەزن بەنەزە من دەرسەدێ فۆقڵادە کەمێک لە ژنگەل لێنا شاغڵن ئەو وەختە تازە ئەو شغڵیشانە شغڵگەلێک وتم بە هەرحاڵ شغڵگەلێکە کە ناتانی شغڵگەلێ دائمی یا مەسەڵەن باشباتێک لەبانیان و ناوبووی وەێ شتێکی هەستلێنیشە فەرهەنگە عقبماندەی به اصطلاح خب فرهنگیش هست که باعث شود که جنگل فراتر تحت ستم قرار بگیرن الان ببینین که عمل خودکشی مثلا لکردستان حال بان و دقیقاً به خاطر محرومیتگل اقتصادی فشارگل اقتصادی و به اصطلاح محدودیتگلی که لنظر فرهنگی و عقبماندگی که لنا حاکمه و متاسفانه بخش شکلم جنگل الان با ام کولا برگل که اصلا نتوانین شغلش ناوی بنین ولی بخاطر او که بتوانن امرار معاشی کن شغلک فرشاق و اینا که رویان هاورزگه بم اینا به هر حال لمجموعه وضعیت جنگل کاریگر فوق العاده اسفناکه لم شرایط بحرانیه بەڵێ هاوڕێ سەحار بۆچی دەکوترێت کە بەهۆی پەتای کۆرۆنا هەژاری زۆرتر خستە یەخەی ژنانەوە ژنان زۆرتر هەژار دەبن ئەوە کە معلومە بەخاطر ئەوە کە ئەوەڵەن کە کۆرۆنا یعنی تواو وەزعیەت دنیای تەغییرداگا حتا ئەگەر ئێمە تواشای بکەین ئەلعان لە وەزعیەت ژنان لە دنیا بەم کۆرۆنا فۆقڵادە خراپتر بووگە ئیسە تا بگەیت بە ئێران و بگەیت بە مەراتق مەحروم کە ئیتر وەحشەت ناکە واقعا لێنە بەم دەلیلەکە وتم ژنگەل چون کۆرۆنا بە هەر حاڵ وەختێک ئەوجی گردگا سریک شغڵگەلی لە دەستداگە و باعث بووگە کە مەسەڵەن مەشاغڵێک خەدەماتی ژنگەل الان ئەگەر لە توا دنیا تواشابکەی حدود فکرەکەم و 70-75% ژنگەل لە بەخشگەل خەدەماتی یا شاغڵن ئەو وەختە ئەم بەخشگەل خەدەماتی تاتێل بووگە ئەم بەخشگەل خەدەماتی بەخشگەلی بووگە کە مەسەڵەن خەدەماتیانداگە بە خەڵک ئەو وەختە ئیسە ئیتر بەخاطر ئەوە کە خەتەری هەسوو ئەم بەسڵاب واگیرە ئەم کۆرۆنا ئەو بەخشگەلە تاتێل بووگە دوایەوە ژنگەلیش نریاگ نەماوە ئەو وەختە لە نریاگ نەماوە خۆ قاعدەتەن شغڵیان لە دەستداگە ئەگەر لە رابطە تەک ئێرانە قسە بکەین واقعاً وەختێک بێکاریکردنەوەی نە بیمەی بێکاری کەس نە دەوڵەت ساپۆرتێکە کات و کومەکێکە کات دەرواقع ژنگەل بدونە هیچ موقع یعنی حاڵەتی ئەگەر کار بکەن وەک ڕۆژمۆزدی بە هەر حاڵ دەرامەدێکیان هەست ئەگەریش نەیان بێت کە نێستیان یا اینکە لە کارگاگەر فرە بچکۆلا کارەکەن کە ئەو کارگاگەریشە ئیسە بەخاطر مەسائل اقتصادی و ئەم کۆرۆنا کامڵەن نەتەنها لە ئێرانە لە توا دنیا ئەم کارگاگەل و بیزینسکەر بچکۆلە گشتی بە ئێستەڵا لە مارەس خەتەرا قەراری گردوگە و وەشکەست بووگە ئەو وەختی ژنگە چۆن لێرەگەلا پیشتر هینیان هەست بە ئێستەڵا ئیشتغاڵیان هەست نریاگ نەماڵە و بە هەر حاڵ ئیتر ناتانن کارێ بکەن و ساپۆرتێکیش ماڵی ناگرن دەرنەتیجە وەز ماڵیان فۆقڵادا لە نظر اقتصادی و لە نظر سیاسی و ئیجتماعی و گشتی تەغییری دریاگە و یعنی حاڵەتێکێ فشاری فرەها بەسەریانە ئومیدوارم کە جوا سوالەکەتم داوێتەوە سپاس هاوڕێ سەحەر ئێوە ڕاتان چیە لەسەرەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن کە لە دەورانی کۆرۆنادا تونند و تیژی دژ بە ژنان لە ناو بنەماڵەدا زیاتر لە جاران پەرەیسەندووە ئەمە واقعاً دقیقاً دروستە چون ئەلان وتم تەنها لە خۆب لە کیشوەرگەلێک وەک ئێران و کیشوەرگەلێک جەهان شۆ بێژم خاوەرمیانە کە بە ئێستەڵام خشونەت هەمیشە جایگای خۆی بووگە وەێ شەدیترۆ بووگە لە زەمان کۆرۆنا ئەمە واقعیەتێکە وەێ حتا ئێمە لە کشوەرگە تۆسە یافتێشە تواشا بکەین ئەلان ئامار خشونەت فۆقڵادە چووگە سەر علەتیشی ئەوەسە کە وەختێ ئەوەڵەن کە سریک گشتیشی ستێتۆ بۆ سەر مەسائل اقتصادی
ئەلان سریک لە خەڵک بەسڵا شغڵەکانیان لە دەستداگا دوایەوە فشارێک فرەها سەریان و لە نەزەر اقتصادی و ناتان ئاسان زندگی ڕۆژمەرەیان بچەرخن لە تەرەفێکی شۆهان لە بەسڵا یا لە ماڵە کارەکەن ئەو وەختە مەدارس بەسیاگە ئەو وەختە مناڵ نژیاگە ماڵە و قەتعەن ئەشێت لە تەرێق مەجازیۆ هین بکرگێ بێستەڵا ئاموزش بدرگێ ئەو وەختە ئەمە چ جەدیدێکە دایکەر فرەتر دەرگیر ئەم مەسەلە من واقعاً لە ارتباطاتێکا کە لە دۆر وەرم هەست ئەوینم ئەکسەر بەسڵام مناڵگەلێکن لە ماڵە خەریکن ئاموزش ئەدرگن لە تەریق دایکەکانیانەوە فقط کۆمەکەکەن باوکەکانیان ئاسان ئەهەمیەتی بۆ شکڵە نان ئەمەشە شغڵێک یعنی وەزیفەیەک جدید ئیزافە بووگە بەتوە ئەو مشکلاتێکی ژنگەل هەسیان دوایەوە خۆ قەتعەن وەختێ لە نەزەر ماڵی شۆ فشار بێت دەرگیریگەر خانەوادگی فراوێتەوە ئەو وەختە ئەوەسە کە مرەتەب جەنگ و مەرافعا هینەوێ پێشتێت و خشونەتگەلێک بینگێکی بەهای ئەم خشونەتگەلیشە هەمیشەشی ژنگەل بیە بە هەر حاڵ خشونەتگەلێک فیزیکی ئەو وەختە لەفزی لە بین بێسڵا خانەوادای سچر هەمسەری بێت یا مثڵەن واقعاً چازام ناو خانەوادە تەک دایک باو برا نەزانم کەسگەلا زندگیکە بە هەر حاڵ توە ئەمانە هەڵەگەڕێتەوە بۆ سەر ژنگەل من شتێکم کە واقعاً دی لەم وڵات خۆمانە ئەویش ئەوە بوو کە هینێکم ڤیددیۆیەکم دی کە ژنگەلێک لە ماڵا خەریک بوون بەسەڵام ئازیەت و ئازار جنسی ئۆن لە تەریق هینە و بەسەڵا هەرم ئسکایپ و ئەم چتکەلە و ئشاراتێکیان ئەکرد بە خانەوادەکانیان یا بە ڕەفیقەکانیان کە خەریکن ئازیەتەوە ولا طريق او اشارات قالوا اوان اعزاني كامانه خريكن ازيت وازار جسمي او وقت متوجه وانا كمان شو وضعيتي كانت يعني منظور مثلا وسكه لم ولات قليشه باوجود او مثلا اشاره بك اريد ديمقراطي هستونا دامجن حقوق کس ولی واقعا اعمال خشونت و کشتار و اذیت و آزار جنسی فرد چو کسر هینه که دانیک لم به اصلاح سازمانگەلە کە ڕسیدگیکە کا بەکار ئەزیێت و ئازاری ژنگەل وەختی گزاریشیدا لەم دۆڕی کۆرۆنا 32% ئامار خشونەت ژنگەل چووگەبان و ئەوان ئەوە بە ئیسلام مراجعه کنندەیانە زیاترەی ود ئێمە لە ئوختەی بەرنەی بە هەر حاڵ منزورم سەرەوەسە کە ئەمە ئەم فشارگەر کۆرۆنا کامڵان ژنی یاگە ماڵەوە و ژنیش وەختی ئەنرگێتە ماڵە و بە هەر حاڵ وابەستگی فرەتر ئەوێت وە فشار و وەزایفی فرەترۆ ئەوێتەوە و یەکێکیش ئەوە کە ئەشێ بێسا بە دەرامەت فرەکەمێکۆ کاڵان دەرامەتەکان هاسکە خوارۆ ئەشێ بتوانێت سازماندهی کات ئومورات ماڵ و معیشەتی کە ئەمە بۆختێژینە و ئەمانە تووە و ئسترس و فشارگەلی ڕەوانی لە تەرەفێک و بەژنگەل وارد دەکات لە تەرەفێکی شۆشێ پاسەخۆی خانەوادەیە بێ کە ناتوانێت بە ئەو شکڵە هین بێت دەرنەتیجە دەرگیریگەلێ فیزیکی و لەفزی و ئەمانشڕۆ ئەوێ و توامە فشارێ بەسەر ژنە بە خشونەتگەل دقیقاً ئامار خشونەت چووگەبان لە حەچی جێگات بخصوص لە ئێرانە بەڵێ هاوڕێ سەحار لێکدانەوەی ئێوە چییە لەبارەی وەزعی گشتی ژنانی سەرپەرستی خانەوارەوە ژنان سەرپەرست خانەوادەیش خۆیان داستان خۆیان هەست کە واقعاً ئەسان وەزیەتیان فۆقڵادە ئەسەفناکە نەتان چۆن ئەلان لە شرایط ئێرانە دوسێ نەفەر خەریکن ئەگەر واقعاً شانسیان بێت کار پەیاکەن دوسێ نەفەر کارەکەن ناتانن بە سەختیەتانن ژیانیان بچەرخنن ئیسە فکرکەرە و یەک نەفەر کە بێت بە ئێستڵا بە تەنهای خۆیەوە ئەمانە مناڵیشیان هەست دوسێ دانە مناڵیان هەست و بتوانن ئەم زندگی بچەرخن فرە ئەسەفناکە یعنی ئەلعانی ئەم ژنگەل سەرپەرست خانەوادەما ئێمە ماندی فرەتر کەسگەلێ بوون کە دەستفرۆشیانە کە لەم مترۆگەلا یا مەسەڵەن کارگەلێکەکەن لە ماڵە کە هەروە وتم مەسەڵەن کارگەر تۆلیداتێک لە ماڵە ئەکەن کە ئەم تۆلیداتە بە ئیستڵاحی نەکات
باعث ئەیفرۆشن وەێ ئەم تۆلیداتیشیانە ئەلان ئەو مەراکز ئۆمدەی فرۆشیگەلا بەلەت کۆرونا هەر مرەتەب بەس باز و بەستاوێت ئەسن تۆلیداتیشیان هین ناوێت بە فرۆش ناوێت یا ئەوە کە سرێک مەسەڵەن مواد و نازام چتگەلێکیان گەرەکە مەتریاڵێکیان گەرەکە کە بتوانن ئەو تۆلیداتە هینگەن ئەوانیش بە شدت گران بووگە لە ئۆفتەی بەرنان دەرنەتیجە ئەم ژینکە سەرپەرستخانەوەدە واقعان هان لە خەت زێرە خەترم مطلقە و مجبورن یعنی شرایطی حال پیشیانه که جامعه هیچ مسئولیتی که نیه دولت هیچ مسئولیتی که نیه لم لایشو خویانو بچن دانه مناله و اشی جواگو بن در نتیجه ڕێگەی یعنی وەختێک ناتوانن لە ئۆتێ ئەم بە خارجە بەربن کە قەتعانیش ناتوان ئێمە نمونونەکانی وینین ناتانن هەزینەگەل مەسکەنیان پەرداکەن ئاو بەر خۆراک نازام کۆڵی هەزینەگەلە ئەو وەختە مەجبورەوەن بە پەرتابەوەن بە حاشەیەک شارگەل کە جێگەگەلێکی ئەرزانتر مازەت خوازم گیر بێ یا اینکە بە صورت کارتۆنخاو بوو نازانم هەن لە کنار خیابانگەل و یا مازەرەتە خوازم مەجبورەوەن دەست بە خودفرۆشی بن کە بتوان ئەموراتیان بگوزەنن در نەتیجە الان ژینگە سەرپەرستخانەوادە یعنی بەدترین شرایط معیشەتیان هەست یعنی صفر هیچ کەسێکیش حمایەتیان ناکات و لە کنار ئەمانیشۆ قەتعاً ئەو ملاڵگەلیشیانە ناتوان خوب نه لە ئاموزش بەرخۆردارن بەخاتەوە حەزینێک ناتان بکەن بۆیان ناتوانێت لە ئۆتێ تەربیەتیان بەربێ ئەم ناڵگەریشە قەتعاً بیا بە سوورەت کودەکانی کار دەرتێن یا ئەوە کە ئەلان ئەوینین کە مەسەڵەن لە کنار خیابان و ئەوانیش دەستفرۆشی ئەکەن یا ئەوە کە دزی ئەکەن بە هەر حاڵ تووە یانێک خانەوادێک ڕوو بە تەباهیە بە خاطر ئەم ئەوە کە جامعە و دەوڵەت ئەشێ مەسئولیت اختیاریانە بێسڵام مەسئولیت ئەمانە بۆتە بگرێت وە ساپۆرتیان کار لە نەزەر ماڵی چون ئەوە نیە دەرنەتیجە وەزیەتی ئابۆ جۆرەیانە هەست ئەتوانین بێژین ژنانی سەرپەرست عاجزن لە دابینکردنی نیازی منداڵەکانی خۆیان بەتایبەت لە دەورانی پەتای کۆرۆنا ئەبەت دقیقاً عاجزن بە خاطرەوە کە ئەسڵ ناتانن نیازگەل مەعیشەتی بەراورد دەکەن وەختێ دایک سەرپەرستخانەوادە ئیتر لە بهترین حاڵەت تا دەستفرۆشیەکرد لە مترۆوە مەسەڵەن یا ئەوە کە ئەچوە ماڵ ئەو ماڵی تەمیسە کرد یا ئەوە کارگر خەدەماتی ئەکرد ئیسە لەو حاڵەتە ئەسڵ ناتوانێ ئەوانی شبکات کۆرۆنا بەخاتە کۆرۆنا ئەم مەحدودیتکە لە بۆ وجود هاتکەوە هیچ نە لە بیمەی بێکاریکیش بێسەڵام بەرخۆردارە نە دەوڵەت کۆمەکێک ئەکات نە حەقە ئەوڵادێک ئەگرێ هیچ کام لەمانیشە نییە یعنی چجۆر ئەم بەشەرە توانێت مەسەڵەن هین بکات جوابگوی مناڵەکانی بات و ئەلان ئەوینین کە سفرێک واقعا نەتەنها سەرپەرست ژینگە سەرپەرست خانەوادە ئەسەن سفرێ خانەوادەکان هەر ڕۆژ بە ڕۆژ هەر چکۆلەتر و ئەبێتەوە فرێک لە هینگەن مایەحتاجی زیندگی ئەسەن گۆشت مانگهاست ڕەنگی ناوینێت نازانم برنج نازانم هیلکا نازانم یانی چتکەلێک بۆ ئەمە لە کناریۆ هەر بە ئێستڵا لە هینگەر تەغزیە هەموو ئەوێتەوە لەو لایشۆ مینگەر تەغزیە پێش دێت ئەو وەختە هەزار دانە ناڕەحەتی هەست واقعان یەکی لە ئامەڵگەل ئەلان ئەم کۆرۆنا کە لە خەڵک لە ئێرانە فرش سەرێ لە بینەچێ بە خاطر ئەوە تەغزیە دروست و حەساویان نییە کە بتوانن لە مقابل ئەم نەخۆشی و دەوام بێرن ئیسە تا بە ژینگە سەرپەرست خانەواداگری کە ئەسڵ ناتوانن ئەسڵ مەسەڵەن خۆ نمونونەگەلێکی هەسەلان کە مناڵەکانیان احتیاجیانەت مەسەڵەن لەم سنە سنگەلێ خوارن هەن لە حاڕۆشتا مێوەیان بێ هەڕۆژ نازام گۆشتیان بێ نازام برنجیان بێ ماوەت خەزاییان بێ واقعان لە ئۆفتێ هیچ کامی بەرناین یعنی ئەمانە ئیتر برستیە کێشن یعنی حقیقەتی برستیە کێشن ئابۆش کڵەسە بەڵێ هاوڕێ سەحار پێش کۆرۆنا هاوسەرگیری منداڵان هەر بووە بەڵام لە هاتنی کۆرۆنا و هاوسەرگیری منداڵان ڕووی لە زیادبوونە ئایا فشارێکی اقتصادی بۆ منەماڵە کەم داهاتەکان یان هەژارەکان بۆ سەبایسیەوەی کە
هاوسەرگیری منداڵان زۆر بێ یان دەلایلەکەی چیە پێم خۆش و ئێوە لێرە لەسەر ئەمە بابەتە تۆزێ بە وردی قسە بکەن. والله ئەمەیشە ئەلان فرێت دەرد ناکە یعنی حتا لەم رابطە نازانم خەبەرگەلێک هەر ڕۆژمە ئێمە ئەبینین یا ڤیدیۆگەلێک دەرچێت ئەسەن تواشاکردن ئەم ڤیدیۆگەلە واقعاً قەلب و تەن بنیام ئەلەرزنێت کە ئەم جامعەیە بە چه وەزیەت و فەلاکەتێک و قاقەرایەکە چووکە دلیلیشی ئەوەسە کە گشتی دلیلی فەقرە يعني فقر اقتصادي واقعا امت بخاطر خب لو نظروك كومونيست وماركسيستين وتوا ازانين دليل توا بدبختي قل الجامعة مسائل اقتصادية والآن دقيقا بچاو خمان ايوينين كمسائل اقتصادي چني اهميتي از لو که شادابی و رفاه و زندگی کژیانی خاص لبو خلق با وجود بیاد یا خلق واب پی بکات که دست به کارگلی که بان که اصلا جنایته ام نمونه کودکم سری واقعا جنایته چون طرف اولا که مناوکه نتانیدی تبنیتا مدرسه بخاطر اوکم لأخته مخارج مدرسه برناید بعدش نتانی اصلا نانی باپی يعني گەرێکێ نانخۆرێ لە مل خۆی کاتەوە و بەخاطر هەر ئەوە کە ناتوانی بێژی خانەوادەکەم مقەسرە ئەلبەتە بەختارێکیش بەخشکە هینگەل فەقرگەل فەرهەنگی هەست لە ناو خانەوادەگەلێکا کە مقدارێک خوب لە نەزەر فەرهەنگی و بانترن مەسائل ئەزانن شاید حتا لە فەقر و بەدبەختی شابن ئەو دەست بۆ کارۆنان وەلێ لە خانەوادەگەلە سەتر خوارەوە که فقر فرهنگیش هست لە کناریشیۆ فقرێک بێدا دەکەن ناو خانەوادا گەرێکی هەرچی زووتر نانخۆرێ لە من خۆی کاتەوە بۆی مهم نییە کە ئەم کەنیشکە ئەسەن دۆرانێکە کە ئەشێ تەک وەڤیەکان یاکایەکە دۆرانێکێکی دۆران کودەکیە کە واقعاً ئەشی شادی و شادابی و دۆرانیە بعد بەسڵا مجبور ئەوێت بە عنوان مثڵەن همسر بیا بە کەسێک کە ئەزان معلومی ئایندەی چاوی عقلیشی ئایندەی معلومەوێ یا ئەم بەشەرە هەلۆ ئەوڵە قوربانیە چۆن ئەچێتە ناو ئەسەن نازانێت کە ئەسەن ڕەوابەتێ بە ئێستەڵام خانەوادگی چەز بەخاطر مناڵە دوای ویشە مورد خشونەتگەر خانگی قرارەگرێت مورد ئازار قرارەگرێت ئاخر سەریش نەهایەتی خۆ دەست بە خودکوشیەوەن موردگەلی وا پێشتێت و ئەلان مثلا ئێمە بینین و فاجعەگەلێک لە ئایندە فرەتر ئەبێت ئەوە ئەمە واقعاً نازانیتر وەک ئەمە کە هەڵگەڕیاگەینەسەوە بۆ 14-15 قەرن پێش يعني ئەوە ئەو جامعە هەڵگەڕیاگەسەوە لە حەچی نەزەر و لە نەزەر اقتصادی و لە نەزەر فەرهەنگیەوە. بەڵێ هاوڕێ سەحار بەڕای ئێوە لە بارودۆخی ئێستادا ڕێگاکان و ئەرکی هەڵسوڕەوانی کرێکاری و بەتایبەت ژنان کامانن؟ ڕێگەی بەجۆز مبارزە نییە یعنی ئەمە وەزیەتێکە کە ئەلان لێرانە هەست وەزیەتی بینێت مناسبات سەرمایەداریە ئەم حکوومەتە فاشیستە ئیتر واقعاً جێگەیەکی بۆ هیچ کەسێ نەهێش کەسەوە یعنی ئەو تواو مەملەکەتیە بەغارەت بردگە سەرکوب شەدید ئەو وەختە ئەسەن ژیانێکی بۆ هیچ خەڵکێک لۆ جامعە نەهێشکە بە جۆز دەرسەدێ فرەناچیز لە خۆیان ئەوەسە کە ئەمە ئەلان تەنها ڕێگەی ئەوەسە کە خاتمە بدرگێ بەم بەدبەختی بەم مشکلات گەلا ئەشێ متشەکل بن یعنی چه ژنگەر کاریگەر چه طبقەی کاریگەر چه جنبشگەر اجتماعی یعنی بەجۆز ئەوە کە کۆبنەوە بەجۆز ئەوە کە ڕۆژ بە ڕۆژ بە یەکەوە اتحاد پەیاکەن و دوایەوە بتوان ئێتساب و ئێترازات وەسێ بکرگێ هیچ ڕێگەیەک نییە ئەگەر هەڵگەڕینەوە بینین کە کۆرۆنا واقعاً بۆ نعمەتێ بۆ جمهوری ئیسلامی بەخاطر ئەوە کە خیزش ئابان کە پێشهات واقعاً خیزشێک مهم بوو لە نەزەر تاریخی و هەرچەند سەرکوبی شەدید و قەلەعام کردیا و گشتە خەڵکە لە بین چوون وەلێ جمهوری ئیسلامی پایەگەری واقعاً لەرزیاوە
ئەچوو بە تەرەفێکی خزیشکە تری شکڵ بگرێ و منتەها کۆرۆنا باعث بوو کە مردم فرەتر بە خاطر کۆرۆنا بنرگنە ماڵەوە ئیتر نەتوانن لە سەحنەی بە ئێستڵا اعتصابات و اعتراضات و ناو خیابانە خۆیان نیشان بن و تا ئەلعانیشە دەوڵەت ئاگاهانە هیچ مەسئولیەتی لە قبال واکسن و نازانن پشتگیری هینە ئەم ویروسە ئەنجام نات بە خاطر ئەوە گەرێکیە کە ئەم ئێترازگەلە بخاتە دووە ئەزانێکی واقعان ئەمە ئاگرێکە لە ژێر بوڵە بە هەر ئان ئیمکان هێز ئەم ئاگرە بێتە سەر و خولاسە دوارە خەڵ بڕژنە ناو خیابان بە خاطر واقعان هان لە فشارە ئەوەسە کە تەنها ڕێگەی ئەوەسە متشەکل بن تەنها ڕێگەی ئەوەسە کە اتحاد سەراسەری بێتەوە ئەم مبارزە و ژینگەر کاریگەر قەتعاً وەزیفەیەک مهمیان هەست بە خاطر بەخشی لە جنبش کاریگەری الان ئەخێ ئەم جنبش کاریگەری بە نەزەرم یا جنبشگەل اجتماعی ئەم حرەکەت بازی شەستەگەلە ئۆلگو قەرار بن کە واقعاً بەم شەرایط کۆرۆناییشە بازم بە سوورەت سەراسەری هەر هەفتە و هەر مانگ ئەم ئێترازگەریانە ئیدامە داگا وەلێ کافی نییە بە خاطر ئەوانیش جزئێک لەم جنبشنە ناتوانن بە تەنهایی کارێ بکەن وەلێ احتیاجی هەست کە ئەم ئێترازگەلە بە یەک و پەیوەند خوات و جۆش خوات بە بتوانێ واقعاً حداقل عەقەب نشینی وەسێ بە بە جمهوری ئیسلامی کە بتوانن مطالبات و خاستەگەلیان هینکەن یا مەسەڵەن مەسئلەی دەستمۆزگەلیان بوونە بان چون واقعاً ئەلان هان لەژێر گشتیا لەژێر خەت فەقرە. بەڵێ هاوڕێ سەحەر زۆر سپاس بۆ ئامادەبوون من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێتان وایە خاڵی گیان قسێک ماوە کە ئاماژتان پێ نەکردووە فەرموون. وەڵام من چەند نوکتەی وتم لێرە باسی کەین ئەوەیشە ئەوەسە کە دروستە مەسئلەی کۆرۆنا ئەسەن دنیای تەکان داگا مردم بعد از کۆرۆنا وەزیەتی فرە ئەستەفناکیان هەست لە تواو دنیا بە خاطرەوە کە ئەلان لەم ماجرای کۆرۆنا سریک فۆقڵادە دوارە وەز ماڵیان خاص بووگە پوڵدارتر بووگن یانە تەبەقەی سەرمایەدار تەبەقەی کاریگەر و زەحمەتکەشیش هەر نەدارتر بووگن فاستەی تەبەقاتی فۆقڵادە فرە بووگەسەوە ماندی که حتی قبل از کرونا حرکتگل بر علیه نئولیبرالیسم و فری کشورگل دنیا به اصطلاح اوهینی شکلی گردو بورژوازیش لما وحشتی هست تا حالا گریتو به هر حال ام جنبشگله ادامه هست یعنی ام کرونایش مدتی که تا چه وقت بتوانن اما جلوی بگیرن و به اصطلاح مردم لە شەڕی خلاص بن ولی قطعا پشت ئەم ماجرا بازم ئێمە شاهد بێسا حرەکەتگەر وەسەی هەین ولی تا بە ئێران هەڵەگەڕێتەوە بە هەر حاڵ دروستە مسئله کرونا لە هەرچی جێگا پێشات ولی ئێمە وەختی کشوەرگەلی تۆسعە یافتە و نەیافتە توش مقایساکەین کە چەندی زەرەبات خوریاگە بینین لە کشوەرگەل تۆسعە نەیافتە مەسەڵەن وەک ئێران یا کشوەرگەلتر کە دەوڵەت حمایەتی ئاچونانی نەکردگا مردم ئاسیب فرەتریان دیگە الان مەسەڵەن ئێمە خۆمان لەم کشوەرگەل تۆسعە یافتە زندگی ئەەکەین ئەبینین کە دەوڵەت بە هەر حاڵ کۆمەکێک ماڵی کرد بە مردم ئەوانە وانیان تانی کارکەن بە خاطر شرایط کاریان یا ئەوە کە مەسەڵەن واقعاً نەخۆش کەفتن بە هەر حاڵ هینگەر معیشەتیانی تأمین کرد ئیسەر نە لە ئیسەر فرەبانێکە وەلی حداقل احتیاجات ڕۆژمەڕەیانی تأمین کرد لە ئێرانە کە هەمچین خەوەرێک نییە چون تەفاوتێکە هەست لێرە تۆ حتا ئەگەر شاغڵیش بی کارفەرماکەت یا ساحوکارەکەت نتوانێ تامین و بکات دەوڵەت ئەخۆی موازەفە ئەزانێ کە حتمما کۆمەک ماڵی بکات لەم شەرایط ئەپیدەمیا وەلی لە ئێرانە بۆ جۆرە نییە لە ئێرانە تۆ ئەگەر کارکەی قۆقی پێیان حتا فرە وەختگەل کارفەرما ئیجازە بەخۆی قۆقەلی مەسەڵەن 4-5 مانگە کە شایدین ئەسەن نەیاتیش وەلی دەوڵەت هیچ مەسئولەتێکی نییە یا مەسەڵەن لێرە حەق ئائەلە و نازانم ئەوڵاد ئان بە مناڵگەل
بە هەرحاڵ دەوڵەت موازەفە زانێت کە ئەم مناڵگەلەشێ هین معیشەتیان تەمین بێت حتا ئەگە دایک و باوکەکەیشان ناتوانن کار بکەن لە ئێران ئەم چتگەلێنی ئەمە ئین ڕۆژە بە نەزەر من ئەشێ ئەمە چتگەلێکە کە لە ئێرانە لە ئێترازاتە بەرجەستە بێ ئەگەر هەر کەسێک کارەکات کار ناکات دەوڵەت موازەفە کە مەسائل معیشەتی مەطرح بکات ئەشێ ئەمانە واقعان بە سوورەتی شوارگەلێ بەرجەستە بێتەوە کە تامینە معیشەتە هەمەگانی ئەشێ بۆ توا خەڵک بێت چه ئەوە کار کات چه ئەوە کار نەکات دەوڵەت موازەفە کە ئەم کارە ئەنجام بێت. بەڵێ هاوڕێ سەحەری سەباس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. ممنونم کە منتان بەم بەرنامە داوەت کرد لە خەمەتتان نبووم ئومیدوارم ڕۆژ خازێکتان بێ. زۆر سپاس. بەڵێ بینانی خۆشەویستەوەی کە بینیتان گفتوگویەک بوو لەگەڵ هاوڕێ سەحەری سەباس سەبارەت بە ژنان و منداڵان یەکەمین قوربانیانی نظامی سەرمایەداری و پەتای کۆرۆنا. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت تا بەرنامێکی دیکە و هەفتێکی دیکە ماڵاوایتان دیەکەم و ژیانتان بە شادی و کامران.